بە هۆکارێکی نادیار بەرەبەیانی ئەمڕۆ ئاگرێکی گەورە لە شاخی گۆژە کەوتەوە و نزیکەی 400 دۆنم لە دارستانی شاخەکە بە تەواوەتی سووتا. بەهۆی ئاگرەکەەوە نزیکەی 35,000 نەمام و دار سوتاون و زیانەکان بە چەندین ملیار دینار مەزەندە دەکرێت. ئاگرەکە چەند ساڵێک کە ڕوودانی سوتا و ڕوئە ینی هەر لەسەرەوە هاتۆتە خوارەوە، ئەمە شەر لێوە هاتۆتە خوارەوە، ئەنجا ڕووبەرەکە زیاترە لەوەی کە جەناب وتت. ئەمە هەر پرۆژەیەکمان هەیە 23,000 نەمامی تیاوە 240 دۆنمە بەس ئەوە بەشێکی تریشی سوتانوە لە پرۆژەیەکی تر ئەویش هەر 200 دۆنمە نیوەی زیاتر سوتاوە، 400 دۆنم زیاتر سوتاوە تقریبا نزیک بوو بەتەوە لێ. ئەنجا بەشی خوارەوەش هەر پەڕیەوەتەوە لەوانەیە 30 دۆنمێک لێوەش هەر سوتانوە. ئەمە پرۆژەیەک بووە 23,000 نەمامی وردی تقریبا 3 ساڵی تیا بووە و هینیش کراوەش تۆڕی ئاویشی هەیە، ینی هەمووی بە تەنقید ئاوەدرێت. ئاگرەکە لە سەرەوەی گۆژەوە کەوتۆتەوە لەو شوێنەی کە شەوان خەڵک لەیدا دەنیشن و مەقاڵی و نێرگەلە بەکاردەهێنن بەهۆی ڕەشەباوە هەرزوو تەشەنەی سندووە. ئەمساڵ پارێزگاری زۆر لە گۆیژەکرا، بەڵام دوجار ئاگرێک سیەکانی شاری سلێمانی سووتاند. ڕوبەری تەواوی گۆژە 6,000 دۆنمە، لەو 6,000 دۆنمە دەوترێت 400 دۆنمی سوتاوە لە ئاگرەکەی شەوی ڕابردوو. دەوترێت تا ئێستا هۆکاری ئاگرەکە نادیارە، بەڵام وا پێشنیار دەکرێت کە لە دوای وشکبوونی سەوزاوی لە دوای 12 شەوەوە هاتنی گۆیژە قەدەغە بکرێت بە تایبەتی بۆ گەشتیاران بۆ ئەوەی ڕووداوی لەم جۆرە دووبارە نەبێتەوە و ڕەنجی چەند ساڵەی دارستان و پاوەنی سلێمانی بە خەسار نەچێت. جگە لە سوتانی دارەکان چەندین جۆر باڵندە و ئاژەڵی کێوی لە ئاگرەکەدا سوتاون و زیانیان بەرکەوتووە. پرۆژەی ئاودێری دارەکانیش بە تەواوەتی سوتاوە. پێشبینی دەکرێت تا 5 ساڵی تر قەرەبووی ئەم زیانە نەکرێتەوە کە بەردار و درەختەکان کەوتووە. ئاگرێکی بەسیط مەسەلەن شتێک بکە ئەبێت هۆکاری سوتان. دوو نیوی بەرەبەیان خەڵکەیە لەسەرەوە دابنیشێت. بەرەبەیان قوربان زۆر لۆژ بەولاوە، هەتا بەیانی هەیە، هەر لە ئێوارەوە هەیە خەڵک لەوێ دانیشێ هەتا بەیانی بەیانی خەڵکی لێ. من خۆم ڕۆشتم ێستا ئەمە خۆم هینمان هەیە، ئەمە خەفەریاتمان هەیە شوانە لە دەرشاخ بۆ محاسبەکردنی و ئاگرانە. ئاگرەکەنەوە شەوان ئاگرێت تەمانم خەڵی لایە کابرام خەڵی تر. چاندنی هەر نەمامێک و خزمەتکردنی تا دەبێت بەدار کات و تێچوویەکی زۆری دەوێت، بەڵام لانی پەیوەندیدار پلانێکی گونجایی بۆ پاراستنیان نییە. بە تایبەت وەکو پێویست چاودێری ئەو کەسانە ناکرێت کە شەو تا بەیانی لە گۆیژەدا دەمێننەوە و زۆربەیان مادە کوحولیەکان بەکاردەهێنن. ڕامیا عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.